بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لێ بێوم کاتتان باش بۆ ئەمڕۆ تەوەرێکی زۆر گرنگمان بۆ ئامادەکردوون لە ئێواری سلێمانی تەوەرێکی تەندروستیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە کەژان عەلی تۆفیق کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکارین لە هەمان کاتدا مامۆستان لە کۆلیژی پزیشکی قسە و باسەکەین لەسەر چۆنێتی پاراستنی پێست لە تیشکی خۆر بە تایبەت لە وەرزی هاویندا. دکتۆرە گیان بەخێربەی سەر و سەرچاو. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئێمەش هەروەها زۆر سپاس بۆ ئامادەبوون. دکتۆرە گیان سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ ئەەکەم. بزانین بەگشتی باسێکی جۆرەکانی پێستم بۆ بکەیت بزانم بە تایبەت لە وەرزی هاویندا هەموو پێستەکان هەموو جۆرەکانی پێست معارزن بۆ ئەوەی بەر تیشکی خۆر و زیانەکانی تیشکی خۆری بەربکەوێت؟ بەڵێ. سەپارەت بە جۆرەکانی پێست ئێمە بە پێی چەوری پێستەکە توانین بیکەین بە چەند بەشێکەوە پێستی چەور، پێستی نۆرماڵ واتە ئاسایی لەگەڵ پێستی وشک. کاریگەری هەتاو لەسەر هەموو ئەم پێستانە هەیە، بەڵام کاریگەریەکە بە شێوازی جیاواز دەرەکەوێ. دیسانە پێستمان هەیە هەستیارە ڕادەی هەستیاری پێست بۆ تشکی خۆر لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕێ. هەیە 5 دقە لەبەر هەتاوە بێ دمچای سوورە بێتەوە، هەیە سەعاتێک لەبەر هەمان هەتاوە بێ سوور نابێتەوەواتە ڕادەی هەستیارێکەش ئەگۆڕێ. کاریگەری هەتاو لەسەر پێستی چەور زیاترە بۆ لەبەرەوەی ئەو چەوریە وەکو شتێک زیاتر تیشکەکە ڕائکێشێ. بۆیە پێستی چەور زیاتر گەرمە بێ، زیاتر لەوانەیە سوور بێتەوە بەتابەتی گە ڕەنگی پێستەکە کاڵ بێ. پێستی ئەسمەر بە شێوازێکی جیاواز لەوانەیە لەبەروی خانی ڕەنی زۆرە پەڵە زیاتر دروست دەکات بە بەرکەوتەی هەتاو باڵە تیشکی خۆر. و پێستی سپی لەبەروی خانی ڕەنی کەمە کاریگەری هەتاو بێتە هۆکارێک بۆ چرچبوونی پێست بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی کۆلاجین لەناو پێستە. باشە باسی ئەوت کردوتت 3 جۆر پێستەیە وشک و مامناوەند و چەور. بزانم ئێمە ئەگەر لە ماڵەوە بینیا بزانین چۆن بزانین کە ئێمە دەم و چاومان یاخو پێستمان چەورە، چۆن بزانین پێستمان وشکە بە چ شتێکە بزانین؟ بەڵێ ڕاستەکەی خۆی قورس نییە ئەوانەی پێستیان چەورە دایمە ڕژێنەکانیان ئەکتیڤە، چەوری زۆر لەسەر پێستیارە بین لەبەرەوە پێستەکە بریقێتەوە بەتایبەت لە دەم و چاویانە. بەڵێ بەتایبەتیش تیزۆنمان هەیە کە ناوچەوان و ئەم خەتەیە ئەم بەشە زیاتر ڕژێن چەوریەکان ئەکتیڤن لەویانە و ژمارەشیان زیاترە. ئەوە پێوترێ بەشەرە المختلطە واتە میکسە هەردووکێتی. جاری وا ڕوومەتەکانیان وشکە، بەڵام ئەم تیزۆنەیان هەیە کە چەورە. هەموو جۆرە پێستێک مامەڵەی تایبەتیێوانی پێستیان چەورە پێویستیان بە پاکەرەوەی تایبەت بە پێستی چەور هەیە وەشتنی بە شێوەیەکی ڕێک و پێک و پاکردنەوەی پێست بۆی ئەو چەوریە لەسەر پێستەکە نەمێنێ. پێستی وشک پێویستی بە پاکردنەوە هەیە بە شێوازێکی جیاواز بە پاکەرەوە کە شێدارکەرەوەی تایە. لەبەرەوەی پێستی وشک دایمە توێ خاڵایات زۆر وشکە، ئەو وشکێژ واکات کە هەندێک کێشەی تر زوو دەرکەی وەکو چرچبوونی پێست. بۆیە دایما بێ پاکەرەوە بەکاربێن کە شێدارکەرەوەی تایە و زۆر نەیشۆن لەبەرەوەی ئاویش پێست وشکەکاتەوە و شێدارکەرەوەش وەکو کرێم و لۆشن بەکاربێنن دوایشتن. باشە چ کاتێک پێویستە دەم و چاو بشۆرێ؟ بۆ نمونە ئەو کاتانی کە مەیکئەپێکت پێوەیە و بۆنون پاکەرەوە بەکارەهێنیت، ئەنی ئەو کاتانە زۆر باشە، یاخود ئەگەر کەسێک بیبوونە لە ماڵەوە بی ئەو چەند ڕۆژێک لە ماڵەوەی دەوامەکردووە بەڵێ چ کاتێک زۆر باشە مەسەن دەم و چاو بشۆرێ، دەم و چاو پاک بکرێتەوە؟ باشتر وایە پێش نووستن و دوای ئەوەی کە ئەشۆرێ دەم و چاوکە وشکەکرێتەوە کرێمی شەو بەکاربێ بەپێی جۆری پێستەکە، بەپێی تەمەنی کەسەکە و بەپێی ئەگەر کێشەیەک هەبێ لەو پێستا بۆ نمونە زیب بکە یا پەڵە، هەر کەسە و چارەسەری خۆی هەیە لە کرێمی شەوە بۆی لە ماوەی شەوە کاتی نووستن و ریلاکسیشنێک ئەو کەسە پێستی ئەتوانێت بە جوانی سوود لەو مادەیە وەرگێ کە پێویستی پێێتی. بەیانیان باشتر وایە کرێمی شەو بشۆرێ لەبەرەوەی کرێمی شەو گونجاو نییە ڕووناکی لێبات کە هەستا و کەسە دیسانەوە بیشات و وشکی کاتەوە. سەبارەت بە میکەپ کەمترین ماوە ئەو میکەپە بە دەم و چاو بمێنێتەوە، واتە کە چوین بۆ شوێنێک میکەپمان کردبوو گەڕاینەوە ماڵێ بە زووترین کات نەمێنینەوە چەند سەعاتێک بۆ میکاپەوە لە ماڵەوە. باشتر وایە کەمیکە بەرەوەی میکەپ بە ئامادە کیمیاییتیایە، ڕەنگیتیایە، بۆنیتیایە، کونیلەکانی پێستدا ئەخات، هەر چۆنێ بێت زەرەری هەیە ئەگەر زۆر بمێنێتەوە لەسەر بەتێکێت دەست خۆش. دکتۆرەکان باسێکی زیانەکانی تیشکی خۆرم بۆ بکە لەبەرەوەی ئێستا لە وەرزی هاویندا
داین و ئەگەر لە وەرزەکانی تریشا بێ بە هەمان شێوە تیشکی خۆر ئەو زیانەی هەیە بۆ پێست و بۆ پیاوەش و بۆ ئافرەتیش بە هەمان شێوە کویەکە؟ بەڵێ تیشکی خۆر کۆمەڵە تیشکە بە تێکەڵاوی یەک لەوانە تیشکی سەروەنەوشەیە. ئەو تیشکە هۆکاری سەرەکیە بۆ زۆر زیانی کە لە پێست دەکەوێت بەهۆی تیشکی خۆرەوە. یەکێک لەوانە سووتانی پێستە، سووربوونەوە، لەبەر دواتر پەڵە دروست بوون، چرچی پێست و پیربوونی پێست پێش وەخت کە پێوترێ فۆتۆ ئەیجینگ. هەندێک کەس هەیە پیرتر لە تەمەنی خۆیان دەرەکەون پێستیان زوو چرچە بێ و شلە بێتەوە، ئەوە هۆکارەکەیەوەی هەتاوی زۆر بەرکەوتو بە درێژایی تەمەنی. باشە. دواتر هەندێک نەخۆشیمان هەیە بەهۆی هەتاوەیە، فرەهەستیاری لە هەندێک کەسە حساسیت دروستەکە، خوڕ و ئاڵۆژ. هەندێک کەسیش تیشکی خۆر ئەبێتە هۆکاری شێرپەنجەی پێست. بەداخەوە بەڵێ. بۆیە خۆپاراستن لە تیشکی خۆر بۆ هەردوو ڕەگەزەکە زۆر گرنگە بۆ هەموو تەمەنێک. ئێماڵین مناڵ لە تەمەنی 6 مانگی و باشتر وایە دژەخۆری تایبەت بە مناڵی بۆ بەکاربێ و ئەوەش ئەگۆڕێت بە پێی وەرزەکە بۆ لەبەرەوەی ئێمە لە هاوینا گەرمیشمان هەیە کەواتە دوو جۆر وزە، دوو جۆر بڵین تونوتیژی بەرامبەر بەو پێستە ئەکرێ کە یەکیان تیشکی خۆرە تیشکەکەیە، یەکیان گەرمیەکەیە. لە زستانە یەک جۆرە هەر تیشکەکەیە، بەڵام ئێمە دژە خۆر و خۆپاراستن لە تیشک باشتر وایە لە هەموو وەرزەکانە بکرێ. تەنانەت ڕۆژی هەور و بارانیش لەبەرەوەی تیشکی سەروەنەوشەیی لە هەوریشەوە ئەگاتە سەر پێستمان، هەورەکە ڕووناکیەکە ئەگرێتەوە کە تیشکێکی جیاوازە. ڕووناکی بەشێکە لەو هەموو تیشکەی کە لە تیشکی خۆرایە، بەڵام تیشکی سەروەنەوشەیی لە هەوریشەوە ئەگاتە سەر پێستمان. واتە ئێمە هەر چواروەرزی ساڵ ئێمە گومان دژە خۆر بەکاربێنین. سەبارەت بە دوو ڕەگەزەکە پێستی پیا و یەک تۆز ئەستورترە، تۆزێک تەحملی زیاترە، بەڵام ئەوە مانایەوە نییە کە پیا و پێویستی بەوە نیە دژە خۆر بەکاربێنی یا خۆی پارێزێ. نەخێر، هەموو کەسێک، هەموو مرۆڤێک پێویستی بەوەیەکە خۆی پارێزێ لە زیانی تیشکی خۆر. باش، ئەمە دژە خۆر وەکو یەکێک لە چارەسەریەکان بۆ پێست بزانم. ئێمە هەمیشە وا ڕاهاتوین ئەگەر دژە خۆر بکەین هەمیشە بۆ دەم و چاومان، ینی هەنێک کات ئەگەر ملیشمان بکەین، ینی هەر بدەم و چاومان زۆر بەلاوە. هەموو پێستی جەستە ئەگەر بەر هەتاو بکەوێ هەمان زیانی لێکەوێ. بۆیە ئەو شوێنانەی کە دەرەکەوێت لە جلەوە باشتر وایە دژە خۆری بۆ بەکاربێنین. مل، هەندێک جار سنگ، قۆڵ، قاج، هەر شوێنێک بە دەرەوە بێ و هەتاوی بەرکەوێ باشتر وایە دژە خۆری بۆ بەکاربێنین. یانە کاتیش پشتەمل ئەگەر بە جلدانە پۆشرابێ بڵێ، و جلیش باشتر وایە لە بەرزی هاوینا و لە کاتی زۆر بەرکەوتنی هەتاوە جلی کاڵ لە بەرکەین لەبەرەوەی تیشکەکە ئەکسەکاتەوە، بەڵام ڕەنگی تۆخ تیشکەکە ڕاکێشێ بۆ سەر پێستەکە، ینی لە ژێر جلەکەشەوە لەوانەیە ئیش بکە. هەنێک کات بەتایبەت ئەو کاتانەی بۆ نمونە ئەچیتە سەیرانێک، شوێنێک سەیرانگایەک داری کەم لیان زۆربەی کات ینی پێست ئەسووتێ، بەتایبەت قۆڵ، سەرڕوومەت ئەگەر ینی بۆ پیاوان ئەگەر زیاتر دژە خۆریش بەکارێن. هەنێک کات هەنێ شتی لای خۆمان کوردەواریانەکە مەسەلەن ماستیلی ئەین شتێگەمە تا چەند تەندروستە، تا چەند مەسەلەن باشە ئەگەر دژە خۆر نەبێت بۆ نمونە. ئەگەر دژە خۆر نەبێ بەڕاستی ماست بەدیل نییە، لەبەروی ماست مادەیەکی ترشە، ئەویش هۆکارێکە جاری وایە پێستەکە ئەزێتەیە. بۆیە ئێمە ماستەکە وەختێک بەکارێکە و کەسەیەتەوە ماڵە پێستی سوتاوە بە هەتاوەکە لەبەر ساردیەکەی. عادەتەن ئێمە لە سەلاجە دەریهێنین ساردە و مادەیەکی تایە لاکتیک ئەسید کە ئەبێتە هۆکارێک بۆ لابردنی ئەو تۆخبوونەی کە بە هەتاوەکە ئەبێت کاڵیەکاتەوە پێستەکە. بەڵام وەکوتر ئێمە باشتر وایە کرێماتی دژە سوتاوی بەکاربێنین ئەگەر سوتانی هەتاومان توش بوو و تەنها و تەنها دژە خۆر یاخود کرێمی زینک، مادەی زینکیش خۆی بۆ خۆی وەکو دژە خۆرێکی طبیعی ئیشەکات. ئەگەر دژە خۆر نەبوو مادەی زینکەوەی کە زیاتر بۆ سوتانەوەی مناڵ و شت بەکارە، ئەوەش دژە خۆرێکی باشە ئەگەر دژە خۆر بەردەست نەبوو. دواتریش داپۆشی بۆ نمونە شەپقا، چەتر، عینەک، ئەمانە هەمووی باشن. جلی داپۆشرا و تا ڕادەیەک ئەمان پارێزیە، ئەمانە باشن بۆ ئەوەی کە زیانەکە کەم بکەینەوە. بەس بەداخەوە تا سەعانی ئەمە نەگەشتێتەوەی وەکوونەری تێک کەس لە هاوی ناچەتر هەڵناگرێت، لەوانەیە گرێکی کەڵی گرێ خەڵکیش
لای سیر بێ لای نامەوە بێ بە تەکیت هەرچەندە سوودێکی زۆر باشیش بێگومان و زۆر کۆمەڵگای تریش بەکارێن بەس لای ئێمە هێشتا ئەوە نەبوو بە نەریتێ بەداخەوە باسێکی جۆرەکانی دژە خۆرم بۆ کە بزانم بۆ نمونەگەر من بمەوێت دژە خۆرێک بکڕم زام ئەو مادانە ئەو پێگاتانە چین کە پێویستەتیایە بێت چۆن بزانم مەسەڵەن کوالێتیەکەی باشە و مەسەڵەن ڕۆژانە چەند جار من دژە خۆر بەکاربێنم ئەگەر مەسەڵەن لە دەوامێکا بم لە شوێنێکا بم خۆرم بەر نەکەوێت مەسەڵەن چەند جار بەکاری بێنم و پێش مەیکەپ ئایا شتێکی تەندروستە من بەکاری بێنم اینجا ئەساس بکەم و هەندێک کاتیش بیستمانەکە هەنێک دژە خۆر لەم ساڵانەیە هاتووەکە بەشێک ئەساسیشی تایە بە تایبەت ئافرەتان بەکاری ئێنێت ئەوەیان تا چەند تەندروستە دژە خۆرەکان خۆشبەختانە ئەمڕۆ دروستکردنی پێشکەوتنی زۆر بەخۆیەوە دیوە لە بەرەوەی خەڵک وردە زۆر بەکارێنێمە کە سەرەتا دەستمان پێکرد پێش 15 ساڵ خەڵک زۆر کەم دژەخۆری بەکارێنە وردە ئێمە لە هەموو ڕەچەتەیەک خۆمانە دژە خۆرماندا ناڕێن ماییمانە کرد کە لیزەرمان بۆ کەسێکە کرد نەمانە هێش لە کلینیک بڕاتە دەرێ پێشەوەی دژە خۆر بەکارێنێ ئەمە خۆی ناڕاستە خۆ مەسجێک بوو بۆ خەڵک سەبارەت بە گرنگی دژە خۆر ئێستا سپاس بۆخوا زۆر خەڵک بەکارهێنێت تەنانەت هەردوو ڕەگەزەکە پیاوان بەکارێنن بۆ مناڵەکانیان بەکارهێنن و بە هیوای زیاتریش بێت دژە خۆرەکانیش بە پێی جۆری پێستەکە بۆ نمونە پێستی وشک باشتر وایە دژە خۆرێ بەکار بێنێ کە شێدارکەرەوەی تیاابێ بۆی دوو کێشەمان بۆ چارەسەرکە وشکی پێستەکەش و بیشی پارێزە لە تشکی خۆر ئەوانەی پێستی چەورە نابێت دژە خۆرێ بەکار بێن کە خۆی چوری تیاابێ لی نووسرا بێ ئۆیل فری واتە بێت چوری بۆی پێستەکە وشکتر دەرکەوێت ئەو چوریە بتوانێت لابە ئەندێ دژە خۆر هەیە چارەسەری تیا بۆ نمونە مادەی سپیکەرەوەی تیاگەر کەسێ پەڵەی هەبێ مادەی چارەسەری زیبکەی تیاگەر کەسێ زیبکەی هەبێ بۆ ئەوانی کە تەمەنیان ئیتر سەر و چل و ئەوانەیە حەزەکەن ئەو شلبوونەوەی پێست و کەمبوونەوەی کۆلاجینە تاویستکەن ئەنتی ئەیجی تیا مەوادی تیا وەکو کویتێن وەکو هایلۆرۆنیک ئەسید وەکو ڤیتامین سی ئەمانە هەمووی پێکهاتەی هەندێک دژە خۆرن کە لە سەرچاوی باشەوەیان کە چارەسەری ئەوەژە کا پێستەکەش بەرەو باشترە بات شلبوونەوەی پیربوونی کەمە کاتەوە بۆیە ئێمە بێوریابین لەم شتانە میکەپ بەرای من باشترە لە دژە خۆرەکە بێ بووی تۆ میکەپ بەکارنێنی لە جیاتی دوو چینێک بەکاربێنی پێستەکە زیاتر بڵێن تەندروستە بێ لەو حاڵەتە و هیچ کێشەی نییە ئەگەر دژە خۆرەکە میکەپی تیابێ بگرە من پێم باشە ئەوە بێ لەوەی کە دژە خۆر و میکەپ بەکاربێنین و ڕۆتینەکەش وایە کرێمی ڕۆژ دواتر دژە خۆر سێ هەم میکەپ ئەگەر و کەسە حەزی لێ بوو دژە خۆرەکە بێڕنگ بێ لە پێشا کرێمی ڕۆژ بەکارەهێنێ و شێدارکەرەوەش تەنانەت بۆ پێستی چەوریش هەیە ئێمە دوو جۆر شێدارکەرەوەمانە هێمانە بۆ پێستی وشک و نۆرمال واشمانە بۆ پێستی چەور دواتر دژە خۆر دواتر ئەگەر حەزی لێ کرد میکەپیش بەکاربێنەوە زۆر باشە باسیوت کرد مناڵ ئیتر ئەتوانێت بۆ نمونە لە دوای شەژمانیەوە دژە خۆری تایبەت بە پێستی خۆی بەکاربێنە بزان بۆ هەموو تەمەنەکانی تریش مناڵی نووسراوە کیتس ینی خەتایبەتە بە مناڵی ئاچلدرن ئەوە خۆی دایکەکان ئەزانن کە هەتا بۆ نمونە تا 15 ساڵی لەوانێ ئەوە بتوانێت بەکاربێنێ ئەوانش کە پێستیان زۆر هەستیارە تەنانەت گەورەشن ئەتوانن هی مناڵ بەکاربێنن لەبەرەوەی پێستیان هەستیارە هیچ مادێکی کیمیایی تەحمل ناکات من هەندێک جار بۆ گەورەش ئەگەر زانم زۆر پێستی هەستیارە هینی مناڵی بۆ نووسم باشە بزانم دژەخۆ لە ڕۆژێکە چەند جار دووباری بکەینە ئەگەر بۆ نمونە کەسێک بێت لە دەرەوە کار فەرقەکە ئێمە ئەگەر ئیشێکمان هەبێت بۆ ڕێگاوە هەتا و بەرمانکەیە بەڵام ئێمە لە ناو ئۆفیسابی لە ژوورەوە هەتا و نەمانگاتێ لەوەی کە ئیشەکەی لە دەرەوەیە هەندێک کەسەیە پیشەکەی لە دەرەوەیە وەکو ئەندازیار وەکو جوتیار وەکو بڵین پۆلیسی هاتوچۆ ئەمانە ڕاستەوخۆ لەژێر هەتاوان هەموو ڕۆژەکە بۆی ئەمانە 2 ساعت جارێ بێت دژە خۆرەکە بەکاربێنەوە و مەرجیژنی هەموو جارێ بیشۆن و چینێکی کەیلێن بگرە ئەگەر چینێک بەسەر چینە کۆنەکە بێت زیاتریان پارێزێ بەڵام ئەگەر ئێمە تەنانەت چەند ماوەیەکی کاتی کە بە ڕێگاوەی بەرمانکەوێ ئێمە ئەو ماوەی حسابەکەین کۆیەکەینەوە گەیشتە 2 ساعت اینجا دووبارێکین زۆر باشە دکتۆرە هەنێک کات باسی لە کۆنەوە ئەوە هاتووە هەنێک کات وتومانە مەسە هەنێ خۆراک هەیە خۆ وتراوەکە هەنێ خۆراکێ پێست ئەپارێزە بزان ئەمە بنەمایەکی ڕاستی هەیە و خۆراکانە چین کە زیاتر بۆ جوانمانە و مەسەلەن شل نەبوونەوەی پێست بەکارێت ئەگەر تۆ ڕێنمایی زیاتر بەڵێ ئێمە وەکو پزیشکی پێست ئەڵێن پێستی تەندروست پێستێکی جوانە
و خۆراکی تەندروستیش هۆکارە بۆ تەندروستی گشتی و بۆ تەندروستی پێستیش لەبەرەوە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە بینی خۆراکمان و خواردنەوەمان لەگەڵ تەندروستی و جوانی پێستمان لە هەمووی گرنگتر و لە سەرەوەی لیستەکە ئاو خواردنەوەی ئاو خواردنەوە زۆر گرنگە بۆ مانەوەی پێست لەبەرەوەی ڕێژەی ئاو مانەوەی ڕێژەی ئاو لە خانەکانی پێستا کەفیلە بەوەی کە پێستەکە درەنگ چرت بێ شێداری خانەکانی پێست شێداری سەرەوە ناشێداری ناوەوە زۆر گرنگە بۆ ئێمە ڕێنمایمان بۆ هەموو مراجعەکانمانەوەی کە ئاو زۆر بخۆنەوە لەبەر جوانی و تەندروستی پێستیان دواترە خواردنانی کە فرێشە کە ڤیتامیناتی تایە وەکو سەوزە و میوە دواتر پرۆتینی حیوانی وەکو گۆشت و هێلکە و شیرەمەنی هەندێک جار بەڵام بۆ نمونە هەندێک حاڵەت هەیە بۆ زیبکە بۆ نمونە هەندێک کەس هەیە زیبکەکانی زیاکە بە شیر و شیرەمەنی یا بە هێلکە لەو حاڵەتانانە بەس ئێمە بەگشتی ئەڵێن ئەو پرۆتینە حیوانیانە زۆر باشە کە بەکار بێت و بخورێت بۆ ئەوەی ئەو کەسە تەندروستی گشتیشی باش بێ و تەندروستی پێستیشی و دواتر جوانی پێست دکتۆرە چینە ئەی چینە خۆین بۆ نمونە بۆ پێست خراپ ئەوەی کە خراپ بێ بۆ تەندروستی گشتی شیرینی چەوری فاست فود بیپسی بەهارات ئەم شتانە ئەمە هەر ینی نەخورێت یاک بەڕێژێتەوە هەموو شتێکە هاڵە ئین مۆدەرەیشن هەمووی بە ئەتیدال و بە وەسەتەکەی وەرگین کێشەمان نابێت چونکە تۆ ناتوانێت کەسێک منەکەی لەوەی کە بە حیاتی بەهارات نەخوا یا فاسفود نەخوا خواردنی دەرەوە ئەوە خۆشمان بۆ خۆشمان ناتوانین ئەوە بکەین بەڵام ئێمە زیادە ڕەویتیانەکەین باشە و تەرکیزکەین بازێک کەس بیرێکی ئاو بخواتەوە دکتۆرە ئەو منوام هەست بەتینێتی ناکەم آخر ئەوەن ئەو هەست بەتینۆتینەکردنمانەوە نییە کە تۆ جەستە یا پێستی پێویستی پێینێ پێویستی پێێتی بۆیە جاری وایە پێیانەڵە مەڵێن بەوەی کە لەگەڵ تاژی پێی بڵە بیرە خاتەوە زوو ئاو بخۆیتەوە یا لە بەردەم خۆت ئاداینێ بۆی بیرێ نەچێتەوە چکە زۆر گرنگە هەلێکا سەر ئێشێک ئەمگرێت بیرمەکەێتەوە ئەمڕ ئاوم نەخواردوانی ئەوە نییە بڵێن هاوینە زۆر تینوت ئەبێ بزانام کەسێکی ئاسایی لە ڕۆژێکە چەندێک ئەتوانێت ئاو بخواتەوە بەتایبەت ئێستا هاوینە ینی ئێمە ڕێژەی ئارەکردنەوە بڕابکە مرۆڤ جاری وایە لە ڕۆژێکە 15 لیتر عرق ئەڕژێت ئێمە هەستی پێ ناکەین جا تۆ 15 لیتر ئاو بخۆرەوە ینی هیچ زۆر نییە لە هاوینە 15 لیتر بخۆیتەوە لە زستانە 10 لیتر 8 لیتر 7 لیتر بخۆیتەوە واتایمە لە هاوی نابێت زیایکەن ڕێژەکەی بەتایبەت ئەو خواردنەوە طبعاً ئاوەکەشم کە منەڵێم ئەوانە لێتر ئەوە لەگەڵ پێکهاتەکانی تریشا بەگشتی نەکەرەوە ئاوەی کە ئێخۆیتەوە طبعاًەوە زۆرە کە ئیستا من وتمەوە ڕقەمە بەڵام هەموو شتێک کە ئێخۆیتەوە ئاوی تایە و ئاویشی بە ڕێژێکی زۆر تایە هەمووش لە منێکان تەنانەت خواردنەکانی تریش هەمووی ئاوی تایە ئێمە باسی گشتی کۆی گشتیەکەیەکی واتە بۆنم نەچا شەربەت ئەمانە ڕێژەی زۆری ئاوە بەڵێ زۆر باشە دکتۆرە هەنێک کات باسی ئەوە کە مەسەرەن زۆر خۆشتن پێست ئەزێتەیە پێزوشکەکانە ئەکاتەوە ئەمە تا چەند ڕاستە ئەوەش ڕاستە بۆ قژیش و بۆ پێستیش تنی زۆر پێست وشکە کاتەوە وای لێکە نتوانێت حمولی ژینگە بکە سەرما و گەرمە تیشکی خۆر وشکە بێتەوە پێستەکە کە وشکیش بۆ بە ئاسانی تووشی فرەهستیاریە و خوڕ و ئاڵۆشە بێ بۆ یشتنی زۆر ئێمە وەکو پزیشکی پێست لەگەڵ ینی تەنانەت ئەوانی کە پێستیان چەورە ئێماڵێن ڕۆژی هیوای ڕۆژی دوسێ جارەی خۆیش ئەوانی زۆر ئارەقەکەنەوە هیچ نەبێ قەیناکە ئێماڵین ئاو بکەن بە خۆتانە عرەقەکە لە جسمتان بکەنەوە لە بەروی عرەق سوێرە و فەیتایە و باش نییە بۆ پێست بەڵام هەموو جارێ سابوون و شامپۆی جسم بەکارمێن زۆر باشەواتە هەر بەس ئاوەکە و ئەگەر زۆر خۆشت طبعا ئەگەر لە هەفتەیەکە 3 جار خۆشت یا 2 جار خۆشت ئەوە بێگومانە بێ سابوون و شامپۆ پاکەرەوە بکە زۆر باشە دکتۆرە بە حەزەکەم ئەو هەلە بکۆزمەوە کە ئەمڕۆ لای من میوانی هەنێ پرسیارە دەربارەی لێزەر لێ بکەم لە بەروی بەڕێستانێکێکن لەو دکتۆرە بەڕێزانی کە یەکەم کەسبوون لێزەرتانە نایە شاری سلێمانی و وەگەر بڵێم عێراقیش لەوانەیە حەزەکەم هەنێ پرسیارت دەربارەی لێزەری جسم بۆ بکەم بزانم ئەو کەسانەکەن کە ئەتوانن لێزەر بکەن بەپێی تەمەن و ئەو موانە کامە نەمون کە لێزەر ئەیگرێتەوە لیزەر یەکەم شت ئەمێ بڵێم تشکێکی زۆر ئەمینە لەبەرەوەی کاریگەری نیە لەسەر ئۆرگانەکانی ناوەی جەستە تەنها و تەنها لەسەر بەشێک لە پێستەکە ئیشەکە بۆ نمونە لیزەری مو تەنها و تەنها لەسەر ڕەگی مۆکە ئیشەکە
ڕێگەکە لاوازەکە جار بەجار توانای مو دروستکردنی کەمە بێتەوە مووەکە درەنگترێتەوە تاڵەکان باریکترە بێ وردە وردە ژمارەشی کەمە بێتەوە بۆ لەبەروی ڕێگەکان وان لێ توانای مو دروستکردنیان نامێنێ هەرچەند ڕێگەکە نامرێ بەڵام زیندووە بەڵام توانای مو دروستکردنی نامێنێ لەبەرەوە هیچ کاریگەری نییە. هەموو مویەک ئەتوانێت بە لیزەر لاواز کرێ تەنها مووی سپی و مووی زەردی کاڵ نەبێ. هەر مویەک ڕەنگی هەبێ تر قاوەی کاڵ قاوەی تۆخ مووی ڕەش تا مووەکە ڕەشتر بێ تۆختر بێ و ئەستورتر بێ وزەی لیزەر زیاتر ڕاکێشە بۆ ڕێگەکە زووتر زعیفە بێ بۆیە ئەوانەی کێن مووی ڕقیان هەیە دوای یەک جلسەستەکەن مۆکان نەرم بووە بەڵام کە نەرم بووی تر چەند جلسەیەکی تریانێ تا بەتاواتی نان بن بڕە بێ. لەبەرەوەی کەمووەکە تاڵەکەی باریگە بێتەوە ئیتر وزەی لیزەر کەمتر ڕاکێشە تەنانە دێمە هەندێک جار دەرەجەکەشی بۆ بەرزەکەینەوە. هەتاکو فەرقیش هەبێ لە بینی ڕەنگی پێستەکە و ڕەنگی مۆکە کاریگەری باشترە بێ واتە پێستی سپی زیاتر سوودمەندە بێ ئێمە بۆ پێستی ئەسمەر مەجبورین لەبەرەوەی ڕەنگی تیا پێستیان بۆی عەزێتیان نەگا بۆی پێستەکە هەست بە گەرمی نەکەن و بە ئازار نەکەن دەرەجەکەی کسترەکەی بۆی شێوێکی ئەمین بۆیان بکەین بۆیە لەوەچە ئەوانەی کە ئەسمەرە تۆزێ جەلسەیان زیاتر بێ. باشە دکتۆرە باس لەوەکەن کە بەزستانانە زیاتر سوود لە لەیزەر وەرئەگیرێ و تر نازەم تا چەند ڕاستە ئەمە کاتێکی تایبەتی هەیە لیزەری مو نەخێر لەبەرەوەی پێستەکە هیچی لێ نایەت بەس تەنها پێیانەڵی خۆتان پارێزن لە تشکی خۆر و دژە خۆر بەکاربێن لە هەموو وەرزێکە ئەکرێت لیزەری مو لەبەرەوەی لە هەمویان کەمتر پێستەکە عەزێتیەگا بەڵام بۆ نمونە لیزەرمان هەیە تۆزێ تونوتیشترە بۆ نمونە لابردنی ئاسەواری زیبکە ئاسەواری سوتاوی بریناری لابردنی پەڵە ئەوانە باشتر وایە لە وەرزی ساردا بکرێ هەرچەند هەندێک حاڵەتمان هەیە بۆ نمونە ئەگەر پێستەکە زۆر کاڵ بوو یا ئەو کەسە ئیشی نەبوو دەوامی نەبوو لە هاوینا تەلەبەیە مامۆستایە ژنی ماڵەوەیە ئەوانە ئەتوانین بۆ نمونە ئێوارەیەک لیزەرەکەی بۆ بکەین و بڕاتە ماڵەوە پێویستی بەوە نییە بە ڕۆژ بچێتە دەرەوە لە ماڵەوەی شوێنەکەی فێنکە سێبەرە فەرقی نییە لەگەڵ زستانە لەبەرەوە لەو حاڵەتانەش ئاتوانین باش ماوەی چەندێک بۆ چەنێ بۆ نمونەگەر تۆ یەکەم جارتە بڵێن لێزەر ئەەکەی ماوەی چەندێکی تر ئەتوانی لێزەری دووهەم بکەی بەشی دووهەم بکەیت بەڵێ لە بینی 3 بۆ 6 هەفتەیە بینی جلسەیەک و جلسەیەک بەڵام دواتر کە ئەگەر باسی لیزەری مووەکەی مووەکەوە نەلاوازە بێ نایەتەوە چکە ئێمە بێ مووەکە سەری دەرهێ نابێ بۆی بتوانێت تیشکەکە ڕاکێشێ بۆ ناو ڕێگەکە سەر دەرناهێنێتەوە سەیرەکەی پاش چەند جلسەیەک ئیتر مراجعەکە درەنگترێتەوە لە مووەکە نەهاتۆتەوە بە 2 مانگ جارێک ئەبێ بە 2 مانگ ئەبێ بە 3 مانگ تەنانەت ئێمە مراجعمان هەیە ئێستا 6 مانگ جارێک یە جلسەیەکە پێوترێ ئیدامە 6 مانگ جارێ ساڵی جارێک لیزەرەکە لەوە زیاتری پێویست نییە بەس سەرەتا ئەبێ ڕێکوپێکی لە کاتی خۆیان بێتەوە مووەکە سەری دەرهێناوە یەکسەر بێت تەبان ئێمە یەکەم جار کە ئیکەین پاش هەفتەیە دە ڕۆژ مووەکە ئەوەرێ دواتر یەتەوە دەرێ کە هاتەوە دەرێ ئیترە بێ بۆ جلسەی دوایەوە زۆر باش بزانم بەتایبەت بۆ ئافرەتان لە چ کاتێکە ناتوانن لێزەر بکەن هیچ کاتێک نییە کە نەکرێت لە ڕووی ئیلمەوە بەڵام ئێمە بۆ نمونە بۆ دووگیان لە سێمانی یەکەمان نایکەین نەک لەبەرەوەی لیزەرەکە زیانی هەیە بۆ کەورپەلەکە بەڵکو لەبەرەوەی ئەو فترەی خۆی فترێکی ناسکە خوا نەخواست هەر شتێک ڕووبات لەو فترەیە لە بارچوون بێ ناڕێکی و شێواندن بێت مناڵەکە نوقسانێکی هەبێ بۆی ئەو کەسە خۆی یا مێردی یا کەسوکاری لۆمەی نەکەن بڵێن خەتای لیزەرەکە بوو یا لۆمەی ئێمە نەکەن ئێمە بۆ سێمانی یەکەم نایکەین لەسەر بەرپرسیارەتی خۆی ئەگەر بۆمان ئیمزاکات بۆی سبەینێ نەبێتە کێشەیەک ئێمە چۆن بیسەلمێنین کە خەتای لیزەرەکە نەبوو هەرچەنە ئیلم وا ئەڵێت بەڵام ئەو کەسە هەر ئەمێنێتەوە لە ینی لە باری دەرونیکی خراپە لەوانێ لۆمەی خۆی بکا بڵێ بۆ چوم کردم بۆ ئێمە سێمانی یەکەمی دووگیانی لیزەر ناکەین باشە هەنێک کات باسی ئەوەکەن کە لە سووری مانگانەشە ئافرەت ناتوانێت لێزەر بکە ئەوە هیچ بنەماکی زانستی نییە واتە کێشەی نابێت کێشەی نییە باشە بزانم باسی ئەوەت کە بزانم لە لێزەر بێجگە لە بۆ لاوازکردنی مو چ کێشەیەکی تر چارەسەر ئەکا زۆر کێشە هەیە کە نەمانەتوانی پێشتر بۆ نمونە ئەوانەی کە بە سکماکی پەڵەی سوور و نیشانەیان هەیە ئەوانە پێشتر زۆر قرس بوو چارەسەری ئێستا بە لیزەر خۆشبەختانە لیزەری تایبەت چکە ئێمە لیزەر چەند جۆرێکمان هەیە یەکەی بەشە پۆلێک ئیشەکە هەر یەکەی تارگیتێکی هەیە لە ناو پێستەکە ئەوانەی
کە تارگیتەکان ملولەی خوێنە ملولەکان داخەنەوە ئەتوانین ئەو پەڵە سوورانەیە دەماری سووریا دەوالی ورد هی قاچ بێ هی دەمو چاو بێ جاری وایە زگماکی نییە لە تەمەنێکی دواترا دەرەکەوێت هەموو ئەوانە ئەتوانین لابین ئاسەواری بریناری وەکو باسم کرد زیبکە چاڵی زیبکە سوتاوی ئەمانە بە چەند جەلسەیەک زۆر بەرەو باشتر ئەڕوات کەمتر دیارە بێ لابردنی پەڵە لابردنی خاڵ لابردنی شڵی ئەوانەی کە بێسییان سپی و شڵیان هەیە زۆر لابنی هەندێک نەخۆشی وەکو بالووکە گۆشتی زیایە ئەمانە هەمووی چرچی تونکردنەوەی پێست هەندێک کەس پێستی زۆر شلە ئەتوانین ئێمە بە لیزەر وای لە بکەین لەبەرەوەی ئەو لیزەرە هۆکارێکە بۆ زیادبوونی ڕێژەی کۆلاجین لە پێستا دواتر تونبوونەوەی پێست زۆر کەسی ژەوانی کە لیزەری مووەکەن هەر بەهۆی لیزەرەکەەوە سیرەکەن پاشماوەی پێستیان جوانتر بووە تون بۆتەوە ڕوون بۆتەوە باڵێ زۆر باشە زۆر سپاس دکتۆرە ئەمە ئەمڕۆ تۆمان ئازێدا زۆر سپاس بۆ زانیاریەکانت بۆ ڕێنمێنیەکانت سپاس بۆ بارەستان زۆر سپاس بۆ دکتۆرە کەژان عەلی تۆفیق کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکارین بە هەمان شێوە مامۆستان لە کۆلیژی پزیشکی ئەمڕۆ لە ئێمە میوان بوو قسە باسمان کرد لەسەر چۆنیەتی پاراستنی پێست لە تیشکی خۆر بە هەمان شێوە قسە باسمان کرد لەسەر لێزەر و جۆرەکانی لێزەر دووبارە سپاس بۆ ئامادەبوونی تا پرۆگرامێکی تر هەر تەندروست بن خواتان لەگەڵ بێت.